ساڵتان لێبێت بینەرانی کورسات دیویست من هاوڕە تۆفیقم لە قەمشەی پانۆرامە پێتان گەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر چارەنووسی بودجەی هەرێم و ڕێکەوتنەکان. سەرەتاش داوای لێبوردنەکەین کە بۆ چەند ساتێک بەرنامەکەمان دواکەوت. ئەمانە ئەم شەو بە گشتی قسە بکەین لەسەر بودجەی هەرێمی کوردستان. لە ئێستادا ئەو ئامادەکاری کە کراوە بۆ بودجە گەیشتۆ بەچووە. حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت بودجە لە سات و وەختی خۆیدا ئامادە بکە و بینێرێ بۆ پەرلەمان. ڕێکەوتنی هەرێم و بەغدا تا چەند کاریگەرە بەوەی کە بتوانرێت بودجەی هەرێمی کوردستان لە سات و وەختی خۆیدا ئامادە بکرێت. بودجەی هەرێمی کوردستان وردەکاریەکانی چۆنن، تەخمیناتەکان چۆنن، ئەوەی کە لێکدانەوەی بۆ کراوە لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی دارایی و ئابووریەوە توانراوە بودجەیەکی شایستە بێ بە هەرێمی کوردستان لەم قەیرانەی کە وەک باز دەکرێت هەندێک جار کە ئێمە تێکەوتون لە هەرێمی کوردستاندا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەرم تەوەرانەوە کۆمەڵێ بابەتی پەیوەست بە بودجەی هەرێمی کوردستان و هۆکارەکانی دواکەوتنی تا ئەم ساتە بە میوانداری زۆر بەڕێز خاتوپەری نووری بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. بەخێر بێ خاتوپەری، سوپاس دەکەین ماندوومان کردیت لە ش ساغ بێ. سەرەتا مێ لەوە دەست پێ بکەم ئەمڕۆ بڕیار بوو کۆبوونەوە ئەنجومەنی وەزیران بکرێت، بەڵام بە ئامادەنەبوونی هەندێک وەزیر بە تایبەتی وەزیری دارایی و هەروەها وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا و یەک دوو وەزیریکە کۆبوونەوەکە دواکەوت. هۆکاری ئەوە بۆچی بوو ینی خاتوپەری بەڕاستی؟ بەڵێ سلااو لە بەڕێستان، سلااو لە بینەرانی بەڕێز، سلااو لە کەناڵی کورساتی ئازیز. بەڕاستی ئەم پرسیارە تۆزێ لەوانەیە نامۆ بێ بەرامبەر بەنسبەت منەوە لەبەرەوەی جەنابی وەزیرم نەبینیوە تاوەکو هۆکاری هاتنە دەرەوەی بزانم یان ئامادە نەبوونی بزانم، بەڵام من سەبارەت بەوەی وەک تەفسیر و شیکاری خۆم بۆ وەزعەکەی وەزارەتی دارایی و ئەو بارودۆخەی کە لە پەرلەمان لە چەند ڕۆژی پێشوە بینیمان هەستەکەم من وەکو کەسێکی بڵێن شارەزا لە ئیشەکە و بەشداربوو لە شاندی باڵای هەرێم کە سەردانی بەغامان کردووە، ئەتوانم بڵێم ئێمە وەک وەزارەتی دارایی ماندوو بووین هەم لە شاندەکانە هەم وەکو ئەو بارودۆخەی ئەمڕۆ کوردستانی تایە بەهۆی ئەو بارودۆخەنا لەبارەی دارایی کە پیا تێپەڕەبێ کە ئەمە ئەتوانم بڵێم ئەمە تەنها و تەنها خوڵقاوی کابینەی نۆهەم نییە بەڕاستی، بەڵکو درێژەی قەیرانێکە کە ئەتوانم بڵێم لە 2014ەوە کە بەشە بودجەی هەرێم لە لایەن حکوومەتی عێراقیەوە بڕا ئەم بارودۆخە دروست بوو و کەڵەکە بووی ئەو کاتەیە هەتا ئێستا ئیمتیدادی هەیە و چارەسەر نەکراوە وایان بینی کە ئەوان تاوانبارن و زۆربەی ینی کێشەکان خرای ئەستۆی ئەوان کە بەڕاستی من وەک کەسێکی بێلایەن ئێستا قساکەم نەوەک حکوومەتی وەکو فەرمانبەرێکی حکوومەت نەوەک کەسێک کە بڵێن ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستانم و بە شانازیەوە ئەو قسەیەکەم وەکو ویژدان قسەکەم. ئەو شاندەی کە چۆتە بەغا نە بەرژەوەندی کەسیتیایە، نە بەرژەوەندی لایەنی تایە، نە بەرژەوەندی حیزبی تایە، هەرسێ ئەندامی هەرسێ حیزبی دەسەڵاتی تایە ئەوەی کە لە حکوومەت بەشدارە، ئەوەی لە حکوومەت بەشدارە و هەرسێکیشیان بەقەدەر بەرپرسیارەتیەکانی کە ئەکەوێتە ئەستۆیان ماندوو بوون. ئەتوانم بڵێم لە سەرۆکی شاندەکەوە کە بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت بووە هەتاوەکو دەستەی پارێزگاری لە ئەندامانی شاندەکە ماندووبوونێکی پێوە بووە، چونکە چوونی بەغا بەڕاستی قورسە، مامەڵەکردن لەگەڵ بەغا زۆر زۆر قورسە. ڕۆژی وا هەبووە یعنی گەیشتوینەتە بارودۆخێکی دەرونی زۆر زۆر ناخۆش لە گفتوگۆکانمان گەیشتبوونە خاڵی بنبەست هەنێ جار گەیشتوینەتە ئەوەی کە ئیتر هەموو شتێ تەواو بوو، ڕێکەوتن تەواو بووە، بودجە دەنگی پێیراوە، پەسەند کراوە، بەشە بودجەی هەرێم چەسپێنراوە لە ناو بڵین بودجەی گشتی عێراقا. ئەمانە هەمووی پرسی یەکلاکەرەوەیە بەڕاستی و ئەم شاندە نەک تەنها باسی بودجە و موچەی کردبێ بەڵکو باسی هەموو پرسە هەڵپەسێراوەکانی نێوان هەرێم و بەغا کراوە بەڕاستی.
بەڵام بەهۆی ئەو بارودۆخە سیاسی ئەمڕۆ لە شەقامی عێراقیە ئەگوزارێ کە بارودۆخێکی سیاسی زۆر هەموار لە ناو عێراق خۆیەتی ڕنگدانەوەیکی نەرێنی هەیە لەسەر بارودۆخی کوردستانی پریشکەکەشی بەرهەرێم کەوتووە و ئێمە پڕیشکە هەرە قورسەکەی بەرهەرێم کەوتووە ئەتوانم بڵێم لەبەرەوە ئەو دوو وەزیرە بەڕێزە چ جەنابی وەزیری دارایی چ جەنابی وەزیری هەرێم بۆ کاروباری دانوستان لە بەغا کەم تەرخەم نەبوون لە جێبەجێکردنی ئیش و کارەکانیانە ئەوان دەسەڵاتدار نین لەو بارودۆخەی ئەمڕۆ لە کوردستانە هەیە هەم وەکو بارودۆخە سیاسیەکەمان لەگەڵ عێراقا هەم وەکو بارودۆخە دارایی و ئابوووریەکە لە شەقامی کوردستانە چونکە ئەمە درێژە پێدەری ئەو بارودۆخە داراییە نالەبارەیە کە لە 2014 دروست بوو لەلایەک وەکو بڵین بڕینی پشتی هەرێم لە بودجێ گشتی عێراق لەلایەک ئەو هەموو بڵین بێسەروبەرەیەی کە لە ئیش و کارە ئیداری و مالیەکانە هەیە شەڕی داعش بوو شەڕی بڵین بارودۆخی ناوخۆمان بوو لە بڵین لەگەڵ عێراقا ئەوە کە شەڕ نییە ئەلحەمدوللا بارودۆخی سەحی کە کۆرۆنای بەسەراهات ئەمانە هەمووی دابەزینی نرخی نەوت بۆ بە جۆرێک کە ئیتر نەوت بەسالب لە بازارەکانی جیهانە مامەڵی پێوەستایانی ئەمانە هەمووی کاری کرد کە بارودۆخێکی دارایی زۆر قرس لە کوردستان و لە عێراق و لە جیهانی شاد دروست بێ نەکرد لە لای زۆر باشە بۆیە من وەک تەفسیری خۆم نیگەرانی ئەو دوو بەڕێزە بڕواناکەم لە خۆڕایی بێ ناحەقیان نییە چونکە شتێک خراوەتە ئەستۆی ئەوان کە دەسەڵاتی ئەوانی تیانە بەڕاستی ئەمان دوو ساڵە لەو کابینەیە دەست بەکار بوون ئەی ئەو ساڵانی پێشوو خۆ ئەوە شتێ بکرایە ئەم دوو ساڵش کە ئەو بەڕێزانە دەست بەکار بوون وەکو باسمان کرد دوو وەزعی زۆر قورس کە دابەزینی نرخی نەوت و کۆرۆنا ڕوویکردە کابینەی نۆهەم کە دەسەڵاتی کابینەی نۆهەم زۆر ئەتوانم بڵم نسبەیەکی کەمە لەو مەسەلەیە بەڕاست زۆر باشە خاتوپەریانی بۆ نمونە ئاماژەت بە ئێمە ینی قسە ئەکەین لەسەر بودجە و ڕێکەوتنەکانی هەرێم لەگەڵ بەغدا ئێستا ئاماژەت کرد بە ڕێکەوتنەکانی هەرێم لەگەڵ بەغا بە هەوڵ و ماندووبوونی کاقوبات و بە هەوڵ و ماندووبوونی و تیمەوزاری کە لەگەڵ یابوون لە حکوومەتی هەرێمی کوردستان اینجا لەگەڵیشیە ینی پاڵپشتی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە یەکێتی و پارتی و گۆڕان بۆ ئەم وەفدانی کە چوونە بەغا دیارە هەمووی بە ئەنجامەکان دڵخۆش بوون لە کۆتاییە و ئەوەی کە جێکراوە جەناب ئاماژەت پێدا پشکی هەرێم بوو لە بودجەی 2020 عراق و لەم ئەخیرەشا کە بڕیاردرا 200 میلیارد بنێرێت بۆ هەرێمی کوردستان بەڵام تاوەکو ئێستا بە هەندێک هۆکاری تەکنیشی یاخود سیاسی ئەو وەسێنراوە پارێ ئەگەر ئێمە باز لە بودجە بکەین ڕێکەوتنەکانی هەرێم و بەغدا لە کات و وادەی خۆیان وەکو خۆی جێبەجێ بکرێت هەرێمی کوردستان ئەتوانێت بێتە خاوەنی بودجە واتە چارەنووسی ئەم بودجێ بەسراوەتەوە بەم ڕێکەوتنی بەغداوە بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە لەبەرەوەی ئێمە 7 ساڵە بودجەمان نەبووە بەڵام لە کارنامەی کابینەی نۆهەم ئەوە بۆ کە ئێمە ئەبێ بودجەمان هەبێ و بە فەرمانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران چ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێ لە فەرمانەکانیان ئەوە بووە کە ئەبێ بودجەمان هەبێت و هەموو خەرج و داهات و قەرز و ئیلتیزاماتی بەرامبەر بە عێراق لە ناو بودجا جێگەی بکرێتەوە بە دۆسی نەوتیشەوە بە دۆسی نەوتی هەرێمی کوردستان دۆسی نەوتی هەرێمی کوردستان ئێمە دواکەوتنی بودجەی هەرێمی کوردستان لە سەرەتادا هۆکارەکەی ئەگێرمەوە بۆ ئەوەی کە پەسەندکردنی بودجەی فیدراڵی دواکەوت ئەمە یەکێ لە هۆکارەکان بوو هۆکارێکی تریان لەبەر ئەوەی یەکەم ساڵە دۆسی نەوت داخلی بودجە بکرێت و پاش ئەوەی کە 7 ساڵە بودجەمان نەبووە داخلکردنی دۆسی نەوت تۆزێ گرانە بە نسبەت ئێمەوە بۆ بودجە بۆچی یەکەم پێشتر داخلی بودجە نەکراوە دووهام ئەتوانم بڵێم عەقدەکان
ئێمە شارەزاییەکمان نییە لە عقدەکان وەکو وەزارەتی دارایی توانین بڵین شەفافیەتی تیانە بووە ئەمە ڕاستێکە نییە شەفافیەتەکە ئەوە لەلایەک بەڵام ئەوەی کە من باسیەکەم عقدەکان وای کردووە کە ئێمە بچینە ژێرباری قەرزێکی زۆرەوە وەکو بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران لە وتەکانیان لە پەرلەمان ئاماژەی پێدا ئیلتیزاماتێکی زۆرمان هەبێ و ئەم ئیلتیزاماتە چه ئیلتیزاماتەکە چ قەرزەکە هۆکاری خۆی هەیە بۆچی ئیلتیزاماتەکە هەنێ پارەمان پێشەکی وەرگرتووە لە کابینەکانی پێشووتر بێت لەم کابینەیە بێ بۆ پێدانی موچە کە پێشەکی لە کۆمپانیەکان وەرگیرا و ئێستا ئەبێ بیدەینەوە باش ئەو پارێ بورت خۆ لەمە بوەسێنەوە ینی پەریخان ئەو پارێت تا مانگی چەند وەرگیرا و چکە قسەیەکی ئوترێت تا مانگی 6 نەوتەکە فرۆشرا و پارەکەشی وەرگیرا بەڕاستی من ئاگام لە دۆسی نەوت نیە ئەخنەمە بەس وەکو بەڕێوبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی خۆ بێ ئاگداربی کە ئەو پارەیەتە خەزانەی حکوومەت و وەزارەتی دارایی وانە بەڵێ ئێمە نسبەیەکی مەقتوعیەتە وەزارەتی دارایی بۆ پێدانی موچە باش ماگانە بەس ئاگامان لەو ڕێژەیە ئێمە وەکو وەزارەتی بزانین با هاوڵاتیان و بینەرانیش بزانێ ینی چەنە ینی چکە بەڕاستی هەموو مانگەیەک شتێکی زۆر نادیارە وترێەوە شەفاف نیەتیایە بە پێی گۆڕانکاری لە سێری نەوتا لەوانەیە گۆڕانکاری لە چونکە ئەوان بە دۆلار تەحویلەکەن کە ئیگۆڕینەوە بە دینار لە بینی 250 ملیار بۆ 300 ملیار دینارێکە کە دێتە خەزیانی وەزارەتی دارایی چونکە ئەچێتە مانگانە ئەگۆڕێ مانگانە ئەگۆڕێ ئەو مەبلەغە بە پێی نرخی دۆلار زۆر باش ئێمە بڵین ئیلتیزامات و قەرزی نەوت بۆچی زۆرە ئێمە بڵین ژێرخانی ئابووری ئیسtismاری نەوتمان نییە وەکو عێراق عێراق خۆی ئیسtismاری نەوتەکات شەریکات دەهێنێت بەڵام خۆی بنیەی تەحتی نەوتی هەیە شەریکاتی ئیسtismاری نەوتی هەیە بەزەوان بەرهەمی هێنن بەس یەن بۆیان ئیستخراجەکەن ئەوان بەڵام ئێمە حتا شەریکەی سۆمۆ مارکتینگی بۆ ئەکات و بڵین فاو لەوێوە نەوتە چێتە بەندەرەکان بەڵام ئەوەی ئێمە کە وای لێ کردوین قەرز و ئیلتیزاماتێکی زۆر لەسەرمان کەڵەکە بێ ئێمە ئەو بنیەتەمان نییە ژێرخانی بەرهەمهێنانی نەوتمان نییە بۆیە شەریکاتی ئەجنەبی کەیەت بە ستراکچەری خۆیەوەیەت بۆ ئیسtismاری نەوت ئەو مەبلەغی کە بۆ وەبەرهێنان و گواستنەوەی نەوت و پاڵاوتنی نەوت بەکاری ئەهێنین مەبلەغێکی زۆر دەرەچێت زۆر باشە ئەمە دوو گرفت ئەمە هاتۆتە ناو بودجەی هەرێمی کوردستانەوە وای کردووە کە بارگرانیەکی زۆر لەسەر بودجە دروست ببێت ئەمە دوو هۆکاری گرنگ کە جەنابەت ئاماژەت پێدا گرفتن بۆ ینی چارەنووسی بودجە کە ئاو بەم شێوەیە تەخیر بووە هۆکارەکانی کە چین لاوچین یاخود ئەمانش هۆکاری قورسن کەواکە هەرێمی کوردستان بە ئاسانی خاوەنی بودجەی خۆی نەبێ ئێمە وەکو وەزارەتی دارایی و ئابووری بە شانازیەوەڵین کە بودجەیەکی زۆر پرۆفشناڵانە و شەفافمان ناردۆتە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز لەکەیان نردمان ئێمە تقریبن لە مانگی 12 خەریکی بودجەین ئەتوانم بڵێم زیاد لە 7 بۆ 20 ئۆپشنمان حازر کرد بەس فی سەبیلی ئەوەی کە بتوانین لە دوای 7 ساڵ بودجەیەک بنێرینە پەرلەمانی کوردستان بۆ پەسەندکردن و کە بودجە ئەبێ هەبێت چونکە معیارێکە بۆ شەفافیت معیارێکە بۆ ڕقابە معیارێکە بۆ حەزارەتی ئەو وڵاتە ئەبێ هەبێت معیارێکە بۆ عەدالە و مساوات بۆ دابەشکردنی خەرج و داهاتی ئەو وڵاتە بەسەر هەموو هاوڵاتیانە و بەسەر هەموو ناوچەکانە لەبەرەوە بوونی بودجە ضروریە بۆچی ئێمە دواکەوتین دوان لە سەبەبە ڕئیسیەکان ئەوە بوو کە ئاماژەم پێەیە دوای ئەوە ئێمە لەبەر ئەوەی ئەو ئەزمەداراییە زۆرەمان هەیە ئەو قەرزە زۆرەمان هەیە طبعاً کورتێنانێکی زۆر کەوتە ناو موازنەوە لە پێش جەژن ئێمە موازنەمان بودجەمان پرۆژه یاسایی بودجەمان ناردە یانیەوە ناردووتانە پرۆژه یاساکە باشە لە پێش جەژنی ڕەمەزانەوە ئێمە پرۆژه یاسای بودجە
نێراوەتە تاوان ئێوە بە تەخمینی نردوتانە خات و پەریوانە بچە خۆی تەخمینیە باشە هەمووی ژمارەی ژمارەی ئەخیری بوجە چەنەکەی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2021 نردبێتان بە هەموو شتێکی هەرێمی کوردستان و بۆی بەغاشەوە بەڕاستی پێم خۆش نییە ئاماژە بم بە هیچ حتا بە تەقدیری چونکە خۆی تەقدیریە خۆشانی هۆکارەکە چیە خۆ ئێوە هە لە دوایە بێ ئەلانیکەن بۆ خەڵکوانیە لەبەروی هێشتا لە مناقەشەیە لە ناو ئەنجومەنی وەزیران هەتا ئێستا ئقرار نەکراوە بەو ڕقەمانە بنێرێتە پەرلەمان بۆیە مادام لە مناقەشەیە پێم خۆش نییە نە ئێوە عیبارکەم نەخۆشم عیبارکەم ئەوە نەدویست ئەوە ئاشکرا بکەی ئەی کورتهێنانی کورتهێنانەکە سەبەبی کورتهێنانەکە لەبەرەوەی لە هەموو لە شەقامیش ئاماژەیراوە بەوەی کە بودجەکەمان کورتێنانێکی زۆری تایە وەکو ئاماژەم پێەیە ئێمە قەرزمان هەیە ئیلتیزاماتی عێراقمان هەیە ئیلتیزاماتی نەوتمان هەیە قەرز و ئیلتیزاماتی نەوت مەبلەغێکی گەورەیە ئیلتیزاماتمان بەرامبەر بە حکوومەتی عێراقی ئێمە کە ڕێکەوتوین لەگەڵ حکوومەتی عێراقی ماڭانە نەک 250,000 بەرمیلی ڕۆژانە تەسلیمی ئەوانکەین بەڵکو قیمەتی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بە سیعری سۆمۆ لەوانەیە بە چەند دۆلارێکی کەم لە چاو برێنتە کەمتر بیفرۆشێ باشە مەسەلەن برنت گەیشتۆتە 75 دلار لەوانەیە ئەو بە 70 دلاری بات ئێمە ئەبێ بەو 70 دلارە 250,000 بەرمی لە ڕۆژانەکی هیچمان بۆ نامێنێتەوە گەروابێ ناشرد نییە شرد نییە هەر ئەمەش بووای کرد هەنێ دەنگۆوە هەندێک پروپاگەندە بڵاو بێتەوە یان ئەگەر هەرێمی کوردستان و عێراق بگەنە ڕێکەوتن هەرێمی کوردستان قەرزارە بێ بەرامبەر ئەمە ڕاستە نەخێر ئەمە ئەم دەنگۆیە لە چیەوە سەری هەڵاوە کاکە هاوڕێ ئەگەر بێت و ئێمە ئەکادمیانە حسابی کەین بە پێی قانونی موازنە مادەی 11 قانونی موازانی عێراقی ئێمە کە ئەو 250,000 بەرمی لە تەسلیمی ئەوانەکەین 150 داهاتیشیان تەسلیمەکەین داهاتی اتحادی لەگەڵ قەرزێکی تیبی ئایمان هەیە بانکی بازرگانی عێراقی ئەوەشیان تەسلیمەکەین قستێکیش لەوان تەسلیمەکەین بەرامبەر بەوە لە ئینفاقی فعلی ئینفاقی فعلی بودجە ئینفاقی فعلی بودجێ عێراقی باشە خۆیان زۆر و گرنگیشەوە بەڵێ لە ئینفاقی فعلی بودجەی گشتی عێراق ئەوان حسەی خۆمانمان بنێ 12.67ەکەمان بنێ باشە قبولمانە ئەمەش بەڵام لەلایەک زوڵمیان لێ کردوین ساڵی 2006 25 فقرە نەفقاتی سیادی هەبووە باش ئێستا 126 فقرە نەفقاتی سیادی ئێمە لە هیچ فقرەیەکی مستەفید نین کاکاوڕێ باشە ئەمە خاڵێک باشە لە یەک فقرەی مستەفیدین قەرزێکی یابانیە کە زۆر زۆر کەمە شتێکی وا زۆر نییە بۆ مەشاریع ئیما و مەجاری و لەگەڵ کارەبا باش ئەمە یەک ئەمە لێرە زوڵمێکی تر ئەڵێ ئەمە وەزیری دارایی عێراق ڕێزی زۆرم بۆی خۆزگە ئێستا بەخشەکە عەرەبی بووە بۆی لێ وەرگرتمایە ئەمە زوڵمێکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستانە کرێ کوردستان عێراق بە کوردستانەوە ئەگەر هەڵەبجەشی بقیتە سەر وابزانام 90 پارێزگایە بە هەڵەبجەشەوە ئەبێ ئێمە ئێعتراف بکەین بەوەی کە ئەبێ هەڵەبجە پارێزگایە ئەو عێراق بە 15 پارێزگا حسابەکات خۆی گرفتەکە ئەمە بە 15 پارێز ئینفاقی فعلی 15 پارێزگاکە باشە لەو ئینفاقی فعلی 15 پارێزگایە 12.67 بە ئێمە کەواتە زەرێکی گەورەیە باشە تۆ لە داهاتەکە لە ئێماوێت بەو مەبلەغی کە تەحدید کردو لە ڕێکەوتون بەڵام لە تەفسیری مادەی 11 یەک کاڵی ئینفاقی فعلی بۆچی کوردستان داخلی ئینفاق یعنی قانونەکە تەسبیت کراوە بەڵام لە جێبەجێکردنەکەی ئەوانیانە بۆ شێوە جێبەجێ بۆ شێوە کە ئەڵێ ئینفاقی فعلی نەیوتۆ ماعەدا کوردستان نەیوتۆ ماعەدا ئەقلیم کوردستان ئەگەر لە یاسای موازنە لە مادەی 11 بیوتایە لە ئینفاقی فعلی ماعەدا ئینفاقی هەرێمی کوردستان ئەمانوت وەڵاهی ئێمە خۆمان زوڵممان لە خۆمان کردووە نوێنەرانمان لە ئەنجومەنی نوێنەران ئەم خاڵیان درک پێ نەکردووە کەمتر خەم بوون
بەڵام شتێکی وایتیان نییە کاکاوڕێ لە بودجێ ئەوەی کەواتە ئەمە دوو زڵمی گەورە لە هەرێمی کوردستان لە پشتی هەرێمی کوردستانەکرێ لەلایەک لە زۆربوونی فەقەراتی نەفەقاتی سیادی لە لایەکی تر لە احتیسابی بەشە بودجەی هەرێمی کوردستان کە ئینفاقی فعلی هەرێمی کوردستان داخڵ ناکە لەوانەیە بە نسبەت بینەرەوە ئەمە تۆزێ نامۆ بێت من بە نمونە پێت ئەڵێم مەسەلەن ئەوەڵێ ئینفاقی فعلی ئەم مانگە 6 تریلیۆن بۆ هی عێراق باشە 6 تریلیۆنەکە ئەگەر 6 تریلیۆن في 12.67 مەبلغێک سین مەبلغ دەرەچێت باش بەڵام ئەگەر بێت و ئەم 6 تریلیۆنە کە ئینفاقی فعلی عێراقا ئینفاقی فعلی کوردستان تۆ بڵێ تریلیۆنێکە لەگەڵ 6 تریلیۆنەکە کۆی کەیتەوە 7 تریلیۆنەکە في 12.67 مەبلغەکە حسەی کوردستان زیاترەکات چونکە لە ئینفاقی فعلێکە بەشی هەرێمی کوردستان باش ئەمە ئەوان ناوی ئەنێن چی یعنی ئەمە هەڵخەڵەتان نە بەڕاستیانی بۆ هەرێمی چاوەشەکاری یانێ جێبەجێ نەکەن بەڕاستی و دوو بڕگێ بەڕاستی کە چەند جارێک بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئیمزای کردووە یاسای بڵین یاسای بودجەی ئیتیحادی ئاماژەی پێیاوە بە پشکەکە بەڵام شارێعی عێراقی کە ئەوان وەزیری دارایی بزدە کە شارێعی عێراقی ئەکا بە بیان و ئەمە تەنها و تەنها شەڕ پێفرۆشتن 200 ملیارەکە ژیانی کە پێش ڕێککەوتن کە نەی ئەنارد ئەمانت بۆ ناینێرن ئەو غیتائی سیاسیم بۆ هینکەن حمای سیاسیم بۆ زەمانکەن بۆشی کرا حمای سیاسی کرا حمایی یاسایی دەنگ بە بودجە پرۆژەی بودجەیرا و ئەندامانی نوێنەرانی کورد لە بەغا کۆدەنجیان بۆ پیا کرد و دەنگیان پێ ئەمە هەم حمایی سیاسی هەم حمایی یاسایی ئێستا کە ناینێرێت ئەو وەزعی کە ئەمڕۆ لە کوردستانایە هەرچەنە خۆشەر نییە دەسەڵاتی کوردی دەستەوستان بوەستێ لەو وەزعە ئێمە نەک دەسەڵاتی کوردی وەکو حکوومەت ئەتوانم بڵێم چەنەها کەسی بەرپرسی بڵین لایەنە سیاسیەکان کە چۆتە بەغا بووە ئەو مەبەستە ڕۆڵی خۆیان بووە پاڵپشت بوون و کارەسانیشیان کردووە فراهەمی ئەرزیێتەکەیان ئەمانە هەمووی تەمەنا ئەەکەم کە عێراق چۆن ئێمە ئەڵێن ئێمە بەشێکین لە عێراقێکی فیدرال ئەوانش بۆ شێوەیە بیر بکەنەوانێ و ئەوان بەرەو هەڵبژاردن ئەڕۆن بە دڵنیایی وا بیر ناکەنەوە چکەیانی ئێستا بابینەوە سەر بودجەی هەرێمی کوردستان 200 ملیارەکە ئێوە حسابی بۆ ئەکەن لە بودجای یا چی ئەمەی بەغا چکەوە تا لە هاتوونە هات نایە ئێمە وەکو خۆمان ئەو بودجەی کە نردومانەتە ئەنجومەنی وەزیران ئەو مەبلغی کە بۆمان دیاری کراوە بەشە بودجەی هەرێم لە ناو بودجەی ئیتیحادی بەڕاستی ئاماژەتان پێ کردووە بەڵێ وەکو داهات دامانناوە کە مەبلغەکەی 11 تریلیۆن و 432 ملیار و کەسرە مانگی چەندەکات یعنی تقریبا ئەتوانم بڵێم ناگاتە 900 ملیارێکەکە تقریبا 900 ملیارێکەکە بە هەردوو بودجە بودجەی تەشغیلیش و بودجەی ئیستیسماری باشڵە 200 ئەنێرم بەڵام کاکە هاوڕێ سیرکە ئەو لەلایە لە ئینفاقی فعلی نامان ناتێ مەشاریعی ئیستیسماری خۆی ڕاگرتووە کەواتە ئیستیسماریەکەمان هەر بۆ نانێت کە ئێمە ئەو مەبلغی کە ئاماژەم پێەیە 8 تریلیۆن و 161 ملیاری تەشغیلیە هی بەکاربردنە باش 3 تریلیۆن و 321 ملیاری ئیستیسماریە کە ئەمە دەستمان لێشتووە بۆچی چونکە ئەو تەنانەت وەزعی دارایی عێراقیش باش نییە ڕاستە دۆلاری بەرامبەر بە دینار بەرز کردوتەوە و داهاتی نەوت بە دۆلارە و ئەتوانم بڵم داهاتی دەواازە سنووریەکانی هەنێکی بە دۆلارە ئەو فەرقی سیعرەی دۆلار زۆر ئیسیفادەی لێەکە بەڵام
ئەگەر سەیری شەقامەکانی عێراقیکەی بە تایبەت پایتەخت سەیرەکەی وەزعێکی زۆر ناهەموارە بینی هەم هی خەڵک هەم هی ئاوەدانی و خزمەتگوزاری دەوترێت ینی نەختینی عێراق لێسا زۆر زیای کردو لە بانکی ناوەندی عێراق بەڕاستیانی ڕاستە بەڵام ئەوانش قەرزێکی زۆریان لەسەر لە ئەستۆیە نەختینەی عێراق زیایی کردو بەڵام خۆبێ قەرزەکانی باتەوە قەرزەکانی ئەویش قەرزی لە ئەستۆیە باش ئەمە مەسلەی 200 ملیارەکە ئێوە حساباتان بۆ کردو بڵین پارەکەی بەغا هەرێمی کوردستان کاتێک کە ئەبێتە خاوەنی بودجەی خۆی یعنی بڵین بۆ نمونەوە قەرزەکانیش دیاری کراوە 31 ملیار زیاترە قەرزەکانی هەرێمی کوردستان بە لێبڕین و بە لە سایە 21ەکە و بە کۆمەڵێک قەرزی دیکە کە ئاماژەتان پێکردووە هەرێمی کوردستان ینی بودجەکەی بودجەیەشی باشە کە بەشی هەم تەشغیلی هەم بنیەی تاحتی هەم ئاوەدانکردنەوە هەم گەشە پێدام کات بەڕاستی من پێشترش ویستم لە ئەسنای پرسیارەکانی جەنابتە کە بودجەکە ئایا بۆچی تەخیر بوو یەکێ لە هۆکارەکانی دواکەوتنی بودجە کە چەند جارێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە شەن و کەو کراوە و گفتوگۆی لەسەر کراوە ئەتوانم بڵێم بەهۆی ئەوەی کە ئەو ئەجزە زۆرە دروست بووە بەهۆی قەرز و ئیلتیزاماتی عێراق و نەوتەوە نەمانتوانیوە بودجەیەکی بەکاربردنی پڕاوپڕی پێداویستی وەزارەتەکان داخڵ بکەین بەڕاستی ئەوەی کە توانی ومانە داخڵی بکەین موچە ئەولوێتانەوە بە موچە بەڵێ ویستومانە بتوانین زۆرترین مەبلەغ دانین بۆ موچە بەڕاستی لەبەرەوەی ئەمە مافێکی زۆر یاسایی و شەرعی و هەموو شتێکی ناو بنێ هی فەرمانبەران و موچەخۆران بەگشتی خانەنشین بێ سەربازی بێ شارستانی بێ کەم ئەندامی سەنگەر بێ کە سوکاری سەربەرزی شەهیدان بێ کە ژمارەیەکی زۆر طبعاً بەبێ لێبڕینیەوەداتانەوە بەڵێ بەڵام بەداخەوە لەمە عێراق زوڵمی لێ کردوین لە 2013ەوە ئێمە میلاکمان 682,000 فەرمانبەرە لای عێراق ئەم 682,000 فەرمانبەرە یەک فەرمانبەر میلاکمان بۆ زیان نەکراوە بەڵام ئێستا ژمارەی موچەخۆر لە سەر و ملیۆنی تێپەڕان ملیۆن و 250 تێپەڕان زۆر ئێمە ئەبێ چی بکەین ئەبێ لەمە دووە مەسەلەن ئەڵێ خریجی زانکۆکان چی لێ ئەەکەن ببوورە فەرمو بەڕاستی مافێکی ڕەوای دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئەتوانم بڵێم هەموو ئەو سنتەری زانستیەکانە کە داوای دامەزراندن بەڵام جێتان کردوتۆ لە بودجە دامەزراندن ئێمە وەکو ئاماژەم پێیا تەنانەت عێراق یەک فەرمانبەری دانەناوە بۆ خۆی بۆ دامەزراندن لە موازنەی عێراقا دامەزراندن نییە تەنها بۆ یەکەمەکان نەبێت کەواتە هەرێمیش داینەناوە هەرێم بۆچی داینەناوە هەرێم لە ئێستا پێداچوونەوە ئەکا بەو میلاکە زۆرەی کە هەیە لەو شوێنانەی کە پێویستمان بە فەرمانبەرە بگوێزرێتەوە بۆ ئەو شوێنانەی کە زیاد لەو شوێنانەی کە زیاد بگوێزرێتەوە بۆ ئەو شوێنانەی کە کەمی هەیە کە میلاک ڕێکە خرێتەوە ئەو کاتا بێ بە پلان دامەزرانن بکرێت ئێستا تۆ میلاک ڕێک نەخەیتەوە چۆن دیسان میلاکدانی بۆ دامەزراندن ئەبێ میلاک ڕێک بخرێتەوە ئەبێ پێداویستی وەزارەتەکان دەستنیشان کرێ لە چ بوارێکە پێویستە بە فەرمانبەرە لە چه اختصاسێکە دەرچووی کوێ بێ دەرچووی کوێ نەبێ نەک بێ سەرە و بەرە خەڵک دامەزرێنیت باشە چونکە دیسانەوە ڕوبەڕووی وەزعێکی تری ناهەموارترە بینەوە کە ئەڵێم لە 2014ەوە چارەسەر نەکراوە ئەبووە پلان هەبوایە بۆ چارەسەرکرد پەریخان من ئەمێ زۆرترین پرسیار لە بەڕێز بکەم چکە بە حقیقەت کۆمەڵێک بابەتی گرنگترمەوە ئەمەوێت لەگەڵ جەناب تا بیر و ژێنم و بەڕێزیش زانیاریم بیتێ چکە بە حکومەوەی تۆ زێماوەی بەرنامەکەشمان کەمی ماوە کە ئێمە درەنگتر داخڵ بووین نانابوورایە ئێمە مادوومان کردی سپاس دەکەین مەسلەی خانەنشینی چی لێ هاتووە چکە ئێستا ژمارەیەکی زۆر لە فەرمانبەر خانەنشینە بێ لە هەرێمی کوردستان ئەم پارەیە بۆ چۆ چێت لە بودجایەوە ئاماژەتان بەمەداوە بەڕاستی وەکو ئاماژەتان بە دامەزاندن نەیاوە ئەچکە تۆش بەشێکی بودجاگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەو فەرمانبەری کە خانەنشینە بێت موچەکەی بەو موچەیە نامێنێت کە زۆر لە کاتی بڵێن خزمەتە هەیەی زۆر دابەزێ
و بە دڵنیاییەوە قابلە ئەویش هەر موچە خۆرە ئەبێ حسابمان بۆ کرد بێ چۆن موچەی فەرمانبەرانی شارستانی و سەربازی جێکراوەتەوە لە ناو موازنەی هەرێمی کوردستان بە هەمان شێوە هی خانەنشین هی کەم ئەندامان هی کەسوکاری سەربەرزی شەهیدان جێکراوە هی زیندانیانی سیاسی باش بە دڵنیاییەوە مەسلەی زۆر گرنگ کە تاوەکو ێستا حکوومەتی هەرێمی کوردستان باسی ناکە بەڵام لەمەی ئەخیرا کە ینی باس کرا ئەویش دکتۆر ئاماج باسی کرد ینی ئەو قەرزەی لێبڕینی موچەیەکە ئەو بەحسا بۆڵێ ئەوەیە کە چۆتە سەر ژماری قەرزەکان هەرێمی کوردستان زیادی کردووە ئەم لێبڕینەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەژمار کراوە لە بودجەیە ئەمە چۆن حسابەکرێت وە بەڕاستی حکوومەت بەتەمای ئەمە باتەوە بە فەرمانبەران ینی خاتوپەری بەڕاستی خۆی فەرمانگەی قەرزەکان کە بواە لەسەر وەزارەتی دارایی بواە بۆ ئێمە ئاگامان فەرمانگەی قەرزەکان فەرمانگەی قەرزەکانمان هەیە سەر بە ئەنجومەنی وەزیرانی بەڕێزە کە هەموو زانیاریەکان لای ئەوانە بەڵام ئەوەی کە من ئاگایر بم ئەو قەرزەی کە جەنابی کاک دکتۆر ئامانج ئاماژەی پێیاوە تەنها لێبڕینی موچە و قەرزی نەوت و ئەوەی TBIە ئەوەی قەرز و ئیلتیزاماتی نەوتە ئەوەی لێبڕینی موچەیە سەرجەم قەرزەکانە بەس تەحدید نازانم چەنە هەریەکێ لەوانە لەبەرەوەی فەرمانگەی قەرزەکان سەر بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە نەگۆزارەتی دارایی ئەوەی کە داخڵی موازنەی ئەم ساڵ کراوە قستی 2021 بۆ قەرز و ئیلتیزاماتی نەوت لەگەڵ ئەو بەشە قەرزەی کە ئەیەینەوە بە TBI باشە پێشتر ئاماژەت بۆ کرد جەنابەت کە تەوەن بودجەی هەرێمی کوردستان بنەماکانی داهاتی نەوت داهاتی ناوخۆ ئەگەر بەهاش پارەمان بۆ بنێرێت فرۆشی نەوتی هەرێمی کوردستان و یەک بەرمیل نەوت ئێوە نرخەکەیتان بە چەند دیاری کردووە کە ئێستا لە بازارە $75 با هەرێمی کوردستان بە 60 بیا ئێوە بە چەندتان دیاری کردو چکە لە مانگی 12 و جەناب دەڵێ ئێوە تەخمیناتی خۆتان کردەوە بودجە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەشە بودجەمان بەشە نەوتی جێگیرکراومان کە بتوانین دەری بهێن 450 بۆ 460,000 بەرمیلە ڕۆژانە ئەم بەشە 250,000 قیمەتەکەی بۆ بەغایە بە نرخی سۆمۆ ئەبێ بین بە عێراق 175,000 بۆ داهاتی ناوخۆ لەگەڵ تێچووی کۆمپانیاکانە کە مەبلغێکی زۆر گەورەیە 25,000شی بۆ ئیستیهلاکی محەلیە بۆ بەکارهێنانی ناوخۆیە ئەو 175,000 بەرمیلە 250,000 بەرمیلەکە ئەوە شەڕون لابد دەمینەوە ئەبێ بە نرخی سۆمۆ ئێمە تەسلیمی حکوومەتی اتحادی بکەین ئەوە تەواو بە نرخی سۆمۆ بەڵام 175,000 بەرمیلەکەی کە ئەمێنێتەوە ئەوە وەکو عێراق بە $45 لە موازنە تەسبیت کراوە بە $45 وەکو عێراق بە $45 تەسبیتی کردو بە $70 فرۆشێت ئێمەش بە $45 تەسبیتمان کردو بەڵام سیاسەتی فرۆشتنەکە ئەوە لای ئێمە نییە لە لای وەزارەتی سامانە دۆلار و دینارە چکە دۆلارۆکو خۆدا مەژەت پێدا بەرزە و ئێستا دینارەوە تا قیمەتەکەی بۆ شێواتۆتە خوارەوە اینجا ئێمە لەوانەیە لەو گۆڕینەوەیە کە سعری دۆلار و دینارەکە لەو گۆڕینەوەیە ئیستیفادەیەک پێ بکەین ئیستیفادەیەکی لێ بکەین ئەوە بۆ 175,000 بەرمیلەکە 25,000 بەرمیلەکە ئەوە بۆ وێزگەکانی کارەبایە بۆ بڵین بەکارهێنانی ناوخۆی کوردستانە بۆ پاڵاوگەکان بڵین داهات نییە ئەوە شتێکی وانە داهاتەکەی من پرسیار زۆرما بوو بەڵام برادران ئاماژەم پێکەن کە کاتمان تەواو من ئەگەر هەشتێکم بیر چوو بێ ئەتوانی بە خێرایی ئاماژەی پێبێ زۆر سوپاس دەکەم بەڕاستی ئەوەی کە من ئەمەوێ ئاماژەی پێبم ئێمە مادام پاش 7 ساڵ ئەمانەوێ موازنە بنێرینە پەرلەمان بەداخەوە ئێمە هەموو مناڵی ئەو وڵاتین ضروریە بە دوای چارەسەرا بگەڕین و کێشەکانمان لەگەڵ عێراقا تەصفیە بکەین و بەپێی دەستور مامەڵە لەگەڵ عێراقا بکەین و ئیلتیزام بکەین و ئەوانیش ئیلتیزام بکەن لەناو خۆمانە یەک ڕەنگ و یەک دەنگ و یەک هەڵوێست بین بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی کێشەکان ببینە و چارەسەری کێشەکان بکەین
ئەو بە زمانەی کە ئەکرێت مەسەلەن لە ناو پەرلەمان بێ لە دەرەوەی پەرلەمان بێ لە ناو فەرمانگە حکوومیەکان بێ لە هەر شوێنێک بێ لە بەرژەوەندی تاچی کوردی نیە لە بەرژەوەندی شەقامی کوردی نیە یەکێتی ئێمە لەوایە کە بەرژەوەندی ئێمە لە یەکێتیە یەکگرتوو بین یەکێتیمان لە ناوانە بێ سەرکەوتو نابین و هیوادارم ئەو یەکێتیە زۆر زۆر بەهێز بێ بۆی بتوانین سەرکەوتو بین لە عێراق. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز خاتوپەرینەوەی بەڕێوەبەری گشتی بوو جە لە وەزارەتی دارایی هەرێم کە لە سەودەرەگەماوی ئێمە داوای لێبوردنە جەنابەتەکەم. سپاس بۆ ڕاست. وەڵا بینەرانی بەڕێز هەڵقەم شەی پانۆراماتان پێشکەش کرا هەمیشە ساغ و تەندروست باش بن. خواتان لەگەڵ.